سەرۆک کاهینە مەزنەکەمان. بێ پاساوی کەوتنەکانمان دەبێ دڵنیا بین کە سەرۆک کاهینێکی مەزنمان هەیە کە لە ئادەمیزاد بوونمان تێدەگات. ئەمە یەکێکە لە گرنگترین بنەما دڵنیاکەرەکانی ئینجیلی مەتا. لە ڕاستیدا سەبارەت بە تەواوی کتێبی پیرۆز خوددا لە ئادەمیزادی ئێمە دەگات. بێگومان هەر ئەمەش هۆکاری هاتنی بوو. ئەم بنەمایە بە شێوەیەکی زۆر تایبەت لە ژیانی پەترۆس دەبینین. ئەو کەسەی کە عیسا هەلیبژارد بێتە پێشەوای قوتابیەکان و یارمەتی دەربێت بۆ پەیدابوونی کلێسای عیسای مەسیح. لە ژووری سەرەوە بوون و نانی جەژنی پەسخەیان خوارد. عیسا پێیان شوشتو بوو خاکساری فێر کردبوون. ژووری سەرەوەیان بەجێهێشت لە نێو شەقامەکانی ئۆرشەلیم ڕێیان کرد. شەو بوو دابەزین بۆ دۆڵی قەدرۆن و چوونە باخی گێتسیمەن. لە ڕێگادا عیسا فەرمووی کە هەمویان جێی دەهێڵن و هەڵدێن. پەترۆس لێی نزیک بووەوە و بێگومان زۆر جددی بوو گوێ بگرن. چی گوت؟ پەترۆس وەڵامی دایەوە ئەگەر لەوەی بەسرت بێت هەموو پشتت لێ بکەن من قەت پشتت لێ ناکەم. بێگومان باسی هەموو قوتابیەکانی دەکرد. یەهوزا چوو بوو بۆ ئەوەی ئەو کارە بکات کە بەتەمایە بیکات و خیانەت لە عیسا بکات. عیسا گوتەیەکی زۆر بەهێزی بە پەترۆسی فەرموو. عیسا پێی فەرموو ڕاستیت پێ دەڵێم ئەم شەو پێش خوێندنی کەڵەشێر 3 جار نکۆڵی لە ناسینی من دەکەیت. پەترۆس ئەوەی پێ ناخۆش بوو گوتی. پەترۆسیش پێی گوت تەنانەت ئەگەر پێویست بکات لەگەڵیشت بمرم هەرگیز نکۆڵیت لێ ناکەم. با بزانین کە ئەوە کاریگەری ئەرینیە کە کەسێک بڵێت من دەمەوێ لەگەڵت بمرم. هەمویان گوتیان بڵێ ئەی عیسا دەمانەوێ لەگەڵت بمرین. ئەوە زۆر هاندەرە چونکە عیسا ئاوڕی لە پەترۆس دایەوە و فەرمووی شیمۆن شیمۆن. هەموو جارێک عیسا بە ناوی سەرەکیەکەی بانگی دەکات شتێکی گرنگ هەیە دەیەوێ پێی بفەرموویت. لەبیرتانە یەکەم جار شیمۆن لە ئۆرشەلیم عیسای بینی ئەندراوسی برای عیسای پێ ناساند و عیساش پەترۆسی بینی پێشتر یەکتریان نەبینی بوو. عیسا بە پەترۆسی فەرموو تۆ شیمۆنی کوڕی یۆنایت بەڵام من ناوت دەنێم تاشبەرد. ناوی گۆڕی بۆ پەترۆس. بەڵام ئێستا کە گوتی هەرگیز جێت ناهێڵم عیسا فەرمووی شیمۆن شیمۆن ناوم لێ نایت تاشبەردەکەم بەڵام وا ورد دەبێت شیمۆن شیمۆن شەیتان داوای کردوون تاقیتان بکاتەوە وەک گەنم لە بێژنگتان بدات. بەڵام من وێژم بۆ کردیت تاکو باوەڕت لەدەست نەدەیت. واتە گەرە دەکەیت و دەکەویت. نکۆڵیم لێ دەکەیت بەڵام من وێژم کرد کە باوەڕت لەدەست نەدەیت. تۆش کە دەگەڕیتەوە برایانت بەهێز بکە. برایانی کێن؟ قوتابیەکانی دیکەن. گوێیان لە هەموو قسەکە بوو. ئەو وشانە زۆر دڵنەوایی کەر بوون. پەترۆس دڵسۆز بوو بەڵام زۆر ئادەمیزانە بوو. ئەوش دەزانین دواتر چی ڕوویدا. عیسا ئارەقەی دەکرد و ئارەقەکەی بوو بە خوێن چونکە بەرەو لە خاجدان دەڕۆیشت. پەترۆس و یاقوب و یۆحەنای برد و پێی فەرموون بخەون سەرنجی ئەوە بدەن کە عیسا ڕووی لە پەترۆس کرد لەو 3 قوتابیە لەبەر یەک هۆ چونکە ڕاشکاو بوو. لە مەتا 26 ئایەتی 40 دەخوێنینەوە. ئینجا گەڕایەوە بۆ لای قوتابیەکان بینی نووسون. ئەوان پەترۆس و یاقوب و یۆحەنا بوون لە بازنە نزیکەکە. دواتر ئاوڕی لە کێدایەوە لە پەترۆس جا پرسیاری لێ کرد. بە پەترۆسی فەرموو ئەرێ نەتانتوانی کاژمێرێک ئێشکم لەگەڵ بگرن؟ پێشکەمێک چیت گوت؟
پەترۆس نەتگوت ئامادەم لەگەڵت بمرم، نەتوانی یەک کاتژمێر بە ئاگا بیت، ئێشک بگرن و نوێژ بکەن تاکو نەکەونە ناو تاقیکردنەوە، شتێکی فەرموو کە هەموومان دەتوانین لێی تێبگەین. ڕۆحت چالاکە بەڵام جەستە لاوازە. ئەم فەرموودەیە هەموومان دەگرێتەوە. پەترۆس بە هەموو ئادەمیزاتی و لووتبەرزی و پابەندبوونیەوە هەوڵی دەدا ڕاستگۆ بێت لە مەتتا 26:50 دەڵێ. عیساش پێی فەرموو: هاوڕێ، ئەوەی بۆی هاتووی بیکە. لەگەڵ هەموو سەربازە ڕۆمانیەکان بەو شەوە لەگەڵ مەشخەڵەکانیان هات. ئینجا هاتنە پێشەوە و عیسایان دەست بەسەر کرد و گرتیان. لێرەدا کەسێک لەگەڵ عیسا شمشێرەکەی هەڵکێشا و لە گوێی خزمەتکاری کاهینەکەیدا. لە ناکاو یەکێک لەوانەی لەگەڵ عیسادا بوو دەستی درێژ کرد و شمشێرەکەی هەڵکێشا لە خزمەتکاری سەرۆکی کاهینی دا و گوێی بڕی. ئێمە دەزانین کە ئەو کەسە پەترۆس بوو. ئەوەش ڕاستگۆییەکەی دەسەلمێنێت کە گوتی: من ئامادەم لە پێناوت بمرم، ئەگەر چی خەوم لێکەوت. من هەست بە تاوان دەکەم. عیسا پێی فەرموو: شمشێرەکەت بگەڕێنەوە شوێنی خۆی، چونکە هەموو ئەوانەی شمشێر هەڵدەگرن بە شمشێر دەمرن. ئەوە زۆر بوو بۆ پەترۆس. من ئامادەم لە پێناوت بمرم، ژیانی خۆمم خستە بەردەستت. بەڵام لەوێدا 3 جار نکۆڵی لە عیسای کرد. ئەوە شکستی کۆتایی پەترۆس بوو. جا دەستی کرد بە نەفرەتکردن و سوێند خواردن و گوتی: ئەو پیاوە ناناسم. 3 جار پرسیاری لێکرا: تۆ لەگەڵی بوویت؟ 3 جار نکۆڵی کرد. دەست بەجێ کە لە شێر خوێندی. ئەوسا پەترۆس قسەکانی عیسای بیر کەوتەوە کە فەرمووی: پێش ئەوەی کە لە شێر بخوێنێت 3 جار نکۆڵیم لێ دەکەیت. ئەمەیە سیفەتی ڕزگاری، ئەمە پەترۆسی ڕاستەقینەیە لە ناخەوە. بەلای کەم ئەو گەشەی دەکرد با بخوێنینەوە، ئیتر چووە دەرەوە و بە کوڵ گریا. ئێستا گەڕایەوە. عیسا لە پێناوی نوێژی کرد و بوو بە پێشەوایەکی مەزن بۆ قوتابیەکان و بوو بە دامەزرێنەر سەرەکیەکانی کڵێسا. وانە سەرەکیەکان چین کە لە ئەزموونی پەترۆس فێریان دەبین لە دوا کاتژمێرەکانی پێش لە خازدان. یەکێک لەوانە مەزنەکان ئەوەیە کە سەرەڕای ڕاستگۆییمان هەموومان تووشی کەوتن دەبین. ڕۆح چالاکە بەڵام جەستە لاوازە. ئایا ئەوە تاقی کردووە؟ هەموومان تاقیمان کردوتەوە. بەڕاستی پەترۆس ئەم شتەی بەرجەستە کرد. بەڵام عیسا فەرمووی: من نوێژم لە پێناوت کرد ئەی پەترۆس. هێشتا عیسا نوێژ دەکات لە پێناومان. ئەوە لە نامەی عیبرانیەکاندا دەبینین لە بەشی 4 ئایەتەکانی 14 تا 16. لەبەر ئەوەی ئەو سەرۆکی کاهینانە پایەبەرزمان هەیە کە بە ئاسماندا تێپەڕی، عیسای کوڕی خوددا، با دەست بگرین بەو باوەڕەی کە دانمان پێدا ناوە. عیسا لاوازیەکانی پەترۆسی دەزانی و پێی فەرموو: من نوێژم لە پێناوی تۆ کرد کە داگەڕێیتەوە برایانت بەهێز بکە، کەسانی دیکە بەهێز بکە، ئەوان پێویستیان بە پێشەوە هەیە، ئەوان لاوازیەکانی تۆیان بینی، بەڵام هەر دەیانەوێ هێزەکەت ببینن. لە عیبرانیەکان بەردەوام دەبێت و دەڵێت: وەکو ئێمە لە هەموو شتێک تاقی کراوەتەوە، عیسا لە هەموو شتێک وەکو ئێمە تاقی کراوەتەوە، بەڵام بێگوناهە. ئەوە دەتوانین بزانین ئێمە بە چی تێدەپەڕێت، چونکە ئەوە دوورترە لەوەی تێبگەین. ناتوانین تەنانەت شی بکەینەوە. دەڵێ: بۆیە با بە متمانەوە لە تەختی نیعمەت بچینە پێش، بۆ ئەوەی بەزەیی وەربگرین و نیعمەت بدۆزینەوە تاکو لە کاتی پێویستدا یارمەتیمان بدات. ئەوە پەیامێکی تایبەتە بۆ من
کە لە کاتی نوێژکردنم بەڕێکی ئەوە بکەم، نەک هەموو ڕۆژێک بەڵکو زۆر جار لە یەک ڕۆژدا. ئاوا نوێژ دەکەم ئەی یەزدان، سوپاس لەبەر ئەوەی لە پێناوی من مردیت. سوپاس کە خوێنی تۆ منی بێگرد کردووە و ئێستاش لە هەموو گوناهێک بێگردم دەکاتەوە. سوپاس لەبەر ئەوەی منت پەسەند کرد. من دەمەوێ لەگەڵت بڕۆم. تۆم پێئومێد کرد، بەڵام دەمەوێ لەگەڵت بڕۆم. سوپاس چونکە دەتوانم بێمەلات و تۆش بێهیوام ناکەیت. وا ڕاستی خودای باوکم دەکەیت. ئەیسا ئەمەی لەگەڵ پەترۆس کرد. دەیەوێ لەگەڵ هەموو باوەڕدارە ڕاستەقینەکان هەمان شت بکات. ئەو ئێستا لای ڕاستی خودای باوک دانیشتووە شەفاعەتمان بۆ دەکات. ئەوە ڕاستیەکی مەزنە. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. بێ پاساوی کەوتنەکانمان دەبێت دڵنیابین کە سەرۆک کاهینێکی مەزنمان هەیە کە لە ئادەمیزاد بوونمان تێدەگات.